ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. برسياري عن كل بيغمري خواه صلى الله عليه وسلم فرميان أم قربانية شيء فرموي ريتشكو وريباز سنتي باوكتان إبراهيم عليه الصلاة والسلام. فرميان بيغمري خواه قازان جكي إما تشي من لو قربانية دسكوه فرموي هر تالموي كي أو قربانية خواه يقول شاكيه قد بونوسي. فرميان بيغمري خواه أي خوري صوف واتا حيواني سبي فرموي هر تاڵەیەک لە خوری ئەو مەڕە ئەو مێ خوای گەورە یەک چاکت بۆتەوە نووسێ بۆ خاوەنی قوربانیەکە بۆ عایلەکە بۆ خێزانەکە چ گەورەیەک. ئێستایش ئەزیزان و خۆشەویستان بەخشین ئەم پرۆژە گەورەی ڕاگەیاندووە بۆ قوربانی کە هەمومان ئەزانین زۆر جاگە قوربانی لە ماڵا بکرێ ئەو ناوە پیسەکە دراوسەی ئیزعاجەکە دوایە پێسە و شتەکەی هەموو یەخرێتە ناو زباڵێ ئەرزی چۆڵ ناشارستانیە دروستەکە گلەیەتە سەرمان ئەلحەمدوللا ئیسا شوێنی ئەو شوێنانی کە تایبەتە بە سەربڕینی حیوان ئەم ڕێکخراوانە ئەچێ بە جوانی ئەیگرێت بە پاک و خاوێنی بە دەستێکی ئەمین بە دەیان و سەدان هەزاران ماڵی هەژاریان لایە زۆر مهمە ئیشەکە یعنی خوای گەورە زۆری پێخۆشە بەم طریقە بکرێ وەرن ئێوەش لەو ڕێگەوە بیانکەن بە وەکیلی خۆتان باوەڕکە هەرزانتریش ئەکەوێ و پاک و خاوێنی شار و گوندەکان و شوێنەکانیش ڕائەگیرێ و تەندروستی گۆشتەکەی زۆر مهمە چکە تۆ بڕۆی حیوانێک لەوانەیەت حیوانێک بسێنی تەندروستیەکەی وانە بێ بەس ئەمان لیژانی طبیان هەیە زۆر کاریگەری و زۆر سونەتەکە بەو شێوەی کە خوای گەورە پێی خۆشە شەرعی ئەڵڵا پێی ڕازیە ئەنجام ئەدرێت لەبەرەوە دەست لە دەست و قووەت لە ئەڵڵا لە کەم و لە زۆر هەوڵ بدەن ئینشاءڵڵا لەم ڕێگەوە قوربانێکی زۆر بکەین تا بێتە سەبەبی بەرەکات و تا بێتە هۆکاری لێخۆشبوونی پەروەردگار بۆ هەموو لایەکمان.